بەڵێ بەردەوامە بین لەگەڵتانە لە شاری سلێمانی چەند ڕۆژێکە کۆنفرانسی گەورە کۆنفرانسی نێودەوڵەتی بابەتی گرنگ بابەتە هەستیارەکان لە شێوەی کۆنفرانس و دیبیت و دیالۆکە میوانێکی زۆر یەنە ناو شاری سلێمانیەوە چەند ڕۆژێکە ئەم بابەتانە زۆر گەرمن لە شاری سلێمانی ئاسانەوە وەکو بینیمان لە دوو ڕۆژی ڕابردووە ڕێکخراوی پووبواش کە کۆمەڵە کۆنفرانس و دیبیت و بابەتی لەسەر کورد و بە تایبەت خەڵەبجە و جینۆساید کردووە چەندین کۆنفرانسی تر ئەمڕۆژ لە شاری سلێمانی و لە زانکۆی سلێمانی کۆنفرانسێکی گرنگی نێودەوڵەتی بەڕێواچێ بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات کە سپۆنسەری میدیایی کۆنفرانسەکەیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دکتۆر هیوا عەزیز بڕیاردەری لیژنەی ئامادەکاری کۆنفرانس کە کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی شوناسی کووردە لە نێو ئاڵنگاری و مانەوەدا لە ستۆدیۆ لەگەڵمانابێت باز لەم کۆنفرانسە ئاکەین بزانین ئەم تایتڵی کە هەڵبژێراوە بۆ ئەم کۆنفرانسە ینی گرنگیەکەی هەر تایتڵەکە خۆی لە چیە و دەست پێەکە ئەوجا دو ئاژەچینە ناو بابەتی پرسیارەکانی ناو کۆنفرانسەکە و ئەو میوانانەی کە بەشدارن دکتۆریوا زۆر بەخێر بێ باش دکتۆر تایتڵێکی تۆزێک گەورە و ئەوەیە کە هەڵبژێراوە تەسەورەکەم لە ئاست گەورەی زانکۆی سلێمانیا بێت جا پێم خۆشە هەلەوە پرسیاری ئەوە بکەم بەڕاستی شوناسی کورد ێستا لە چی لێ بەسەر هاتوو ماوێتی شوناسی ماوە کورد یاخود ئێوە لە ڕێگەی ئەم کۆنفرانسانەوەتانەوێت دووبارە ئەو شوناسی کە گەلی کورد هەیەی زیندوی بکەنەوە سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کۆنفرانسی شوناسی کورد لە نێوان ئاڵنگاریمانەوەدا لە درێژەی ئەو کۆنفرانس و دیبیتانەیە کە زانکۆی سلێمانی گرنگی پێەیە و لە ڕاستیە کۆنفرانسی شوناس یاخود باوڵێن قسەکردن لە شوناسی کورد لەم کاتەیە و لەم قۆناغەیە لە ڕاستیە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە چونکە هەر خۆی بەستروشتی خۆی شوناس بەپێی گۆڕانکاریە سیاسی کۆمەڵایەتی و ئابوووریەکان و زۆر جار بەپێی گۆڕانکاریە کولتوری و جیهانیەکان پێویستەکە شکڵ و فۆرمی خۆی بگۆڕێ و شێوازی مامەڵەکردن و خۆگونجاندنی لەگەڵ گۆڕانکارەکانە بگۆڕێ بۆیە ئێمەی کوردی ئەو گۆڕانکاریانە وای لێ هاتووە کە ئەبێ کە ئەمە ئەوە گرن بێ کە ئەم کۆنفرانسانی لەسەر بەنجام بدرێت بەدڵنیاییەوە چونکە کاتێک کە تۆ باز لە شوناسەکەی تۆ باز لە کۆمەڵێک بنەما و پرەنسیپ و بنیادەکەی کە وەکۆڵە شکڵبەندی یاخود سیما بە نەتەوە و کۆمەلگاکە ئەبەخشن هەر لە مەسلەی بۆ نمونە گرنگیدان و بایەخ پێدان بە بنیادی زمان و ئەدەب و هەروەها حتا ئەو سمبول و ڕەمزانی کە ئێمە ڕۆژانە هەمانە مەسەرەن هەر لە مەسلەی دابوونەری و جلوبەرگ و گۆرانی و میوزیک و مەسەلەن هەتا دوایی یعنی بەتەنیشتی ئەمانەوە مەسلەی مێژوو سیاست ئابووری و هەروەها مەسلەی باڵێن شوێنەوار و پاشماوە دێرینەکانی کوردستان هەموو ئەمانە پێویستیان بەوە هەیە کە جارێکتر ئێمە لە فۆرمێکی نوێ بە پێی پێداویستەکانی ئەمڕۆ جارێکتر لە چوارچێوەی شوناسی نەتەوەی یا پێناسیان بکەینەوە و باڵێن مانایان پێ بدەینەوە جارێکتر چونکە ناکرێتەوە باڵێن تێگەیشتێکی تۆ بۆ شوناس لە بەر لە 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ پێش ئێستا هەمان ئەو تێگەیشتە بێت کە ینی ئێستا هەیە لەبەرەوە ناکرێت بۆیە پێویستمان باوەیە کە سەر لە نوێ پێداچوونەوەیەک تێگەیشتێکی نوێ بۆ شوناسی کورد بکەین بە تایبەتی وەکوتم کە گۆڕانکاریەکانی ناوچەکە و جیهانیەکان و تەنانەت گۆڕانکاری ناوخۆیەکان ئەو پێویستی یاخوازە لە جا وەک بەڕێزی داماژت پیاکە ئەگەر باز لە شوناسی کورکوین بێگومان دەبێت لە لانی مێژووی کللتوری هوەری ئەم هەموو بابەتە لە خۆی ئەگرێ اینجا ئەم هەموو ڕوونکردنەوەی هەیە وەکو بەڕێزیش داماژت پیاکە شوناس ڕەنگە لەگەڵ بەپێی کات بەپێی سەردەم لەگەڵ سیاست و باریدارای و کۆمەڵات و هەموو بابەتەکانە گۆڕانکاری بەسەرتابێ ڕاستی ئەم بابەتانە زۆر ئاڵۆز و ورد و دیتەڵی زۆر باشە پێویستە کەواتە بێم کۆنفرانسە چەند ڕۆژی پێویستە چەند ڕۆژ بەردەوام دەبێت بۆ ئەوەی تەواوی ئەم وردەکاریانی تێدا باز بکرێت بە خۆشحاڵیەوە ئێمە کاتێک لە سەرەتای مانگی 12 ساڵی ڕابردوو ناونیشان و پرۆپۆزەڵی کۆنفرانسەکەمان ڕاگەیان زیاتر لە 120 و تقریبان 3 پوختەی بۆ هات لە شوێنی جیاواز لە توێژەرانی جیاواز لە ناوچەی جیاواز و کە ئەمە ژمارەیەکی زۆر بوو دوای ئەوەی کە لیژنەی زانستی با بڵێن پێداچوونەوەی کردو ئەوانە و وەڵامی باڵێن توێژەرەکان درایەوە
کاتێک کە توێژینەوەکانمان بۆ گەڕایەوە لەو 1920 حوت توێژینەوەمان بەدەستگەیشتەوە ئەمنەوە حوت توێژینەوەیە لە ڕاستیە لە بابەتی جۆرا و جۆرن هەر لە ئەدەب و زمانەوە بیگرە بۆ هوەر بۆ مێژوو بۆ مێژووی کۆن بۆ مێژووی نوێ و هاوچەر حتا بۆ مێژووی سەدەکانی ناوەڕاست و هەروەها باسکردن لەوەی کە دین چۆن کاریگەری لەسەر شوناس هەیە باسکردن لەوەی کە با بڵێن سیاست چۆن کاریگەری لەسەر شوناسەیە مەسەلەن نەتەوە سازی لەم ڕۆیابێ چۆن بێ لە چوارچێوەی شوناسی نەتەوەیە و جوگرافیا ئێمە چۆن مامەڵە لەگەڵ جوگرافیا بکەین لە ڕووی با بڵێن لە تێگەیشتنمان بۆ شوناس یاخود ئەوەی کە دەستکاریکردنی دیمۆگرافیا و با بڵێن بنیادە شوێنەوارەکان چۆن کاریگەریان لەسەر شوناسەیە لەم کاتەیە بۆیە لە ڕاستیا بابەتێکی زۆر با بڵێن زۆرمان بۆ هاتووە و هەرێکێکیان گرنگی تایبەتی خۆی هەیە و ئەوەی کە باوڵێن مای دڵخۆشیە ئەوەیە کە بابەتەکان بابەتی جدین و زۆر بە وردەکاری و زۆر ئەکادمی و زانستی هاتوونەتە ناو با بڵێن تەورەکانی کۆنفرانسەوە و بابەتی زۆر گرنگ و تایبەتیان تیاڕاست دکتۆر کە ئەڵین نێودەوڵەتی حتممە لەبێ کەسانی بیانیش لە ناو کۆنفرانسەکە بوونی پێم خۆشە باسێکی ئەو میوانانەمان بۆ بکەی ئەو کەسانی کە بەشدارن هەروەکو میوان بەشداری ناخود نەخێر ئەوانش بابەتیان هەیە لەسەر شوناسی کورد و گەلی کورد و نەتەوەی کوردکە پێشکەشی بکەن ڕەنگە ئەو مێژووی کە بیانیەکان و ئەوروپیەکان بۆ گەلی کوردیان نووسی بێتەوە کە تا ئێستا لەسەر ئەو مێژووە ڕوین ئەو نەخۆمان ئەو بابەتانەمان یعنی نەنووسی بێتەوە جا بۆیە گرنگە کە ئەم ئەو ئەوروپیانە کەسانی کە لە دەرەوەی غیرە کوردن بەشدار من لەم جۆرە کۆنفرانسانەیە زۆر ڕاستە لە ڕاستیە ئەوەی کە گرنگ ئەوەیە کە کاتێک کە تۆ باز لە شوناسەکەی شوناسە بریتینیە لەو پێناسەی کە خۆت بۆ خۆتەتە بۆ خۆت خەڵک بزانی ئەوەی دەرەوە چۆن تۆ شوناسی بۆ تۆ چێ بۆیە لە ڕاستیە لەم تێگەیشتن و ڕوانگەیەوە هەوڵمانداوە کە با بڵێن میوانی جۆرا و جۆرمان هەبێت لە کۆنفرانس و توێژەری جۆرا و جۆریشمان هەیە لە کۆنفرانس لە ڕاستیە توێژەرە نێودەوڵەتەکانمان هەر لە توێژەری ئەمریکیمان هەیە توێژەرمان هەیە لە ئەگەرچی با بڵێن بە ئەسڵ عراقیە بەڵام نیشتەجێی لوبنانە و توێژەرمان هەیە چەندین توێژەرمان لە ئێران و لە تورکیا و هەروەها لە شارەکانی ناوەڕاستی عراق و باشووری عراق و ئەمە جگە لە تەواوی زانکۆ جۆرا و جۆرەکانی هەرمی کوردستان هەمویان بەشداریان هەیە لەم کۆنفرانسەیە هەروەها توێژەرمان هەیە لە میسرەوە بۆیە لە ڕاستیە دید و تێڕوانینەکان وەکۆڵە بۆچوونەکان فرە ڕەنگن فرە دەنگن و لە جوگرافیای جۆرا و جۆرەوە هات باشە دکتۆر با بینە سەر بابەتێکی ئەوەی تر کە لەم کۆنفرانسەیە ئەو بابەتانی کە پێشکەشەکردن کە باسەکردن کە گفتوگوی لەسەرەکرێ چۆن ئەتوانن دوایی وا بکەن کە ئەمە وەکو منهەجێک بێ یاخود وەکو بەڵگەیەک بێ بەدەست کوردەوە لە ناو تەواوی ئەو شوێنانی کە بڕیار بەدەستن یاخود ئەو کۆمەلگان نێودەوڵەتیانە بۆی بتوانێت شوناسی خۆی دەوڵەمەندتر بکاتەوە مێژوەکەی خۆی دووبارە سەر لە نوێ لە ڕێگەی ئەم کۆنفرانسانەوە زین و بکاتەوە ئێمە لە ڕاستە سروشتی هەموو هینێک کۆنفرانسێک بەو شێوەیە کاتێک ئەم توێژەرانە هەرێکێکان بەلایانی کەمەوە چەند مانگێک ئیشی لەسەر تایتڵ و تۆپیکەکەی خۆی کردووە ناونشانەکەی خۆی کردووە و هەوڵی داوە بە شێوازێکی ئەکادمی و زانستی توێژینەوەکەی ئەنجام بدا دوای ئەوەی کە ناردوویەتی بۆ لیژنەی زانستی کۆنفرانس ئێمە نردومانە بۆ دوو هەڵسەنگێنەری ئەکادمی ئاسبەرس پێداچوونەوەیان بۆ کردووە هەر کورد بوونەوەنیش بەڵێ و لە کاتێکە ئەگەر بۆ نمونە توێژینەوەیەک ڕەتکردنەوە و قبوڵێکی هەبوو بێ ئەوە ئێمە ناچار بووین بینێرین بۆ سێهم بۆی بڕیار بدرکە لەسەر چ بنەماگەم ڕەتکردنەوە و پەسەندکردنە هەبووە کەسانی پسپۆر هەڵێسەنگێنن مەسەن ئەم توێژینەوە هی ئەوەیە بچێتە ناو کۆنفرانسەوە دواتر بڵاو بکرێتەوە یاننا حتمما ئەو کەسانێکی ئێمە وەکو هەڵسەنگێنەر دیاریمان کردن کەسانی خاوەن ئەزمون و خاوەنی بڕوانامەی بەرز و هەروەها خاوەنی نازناوی زانستی و چەندین کاری هاوشێوەی دکتۆر لە ناو توێژینەوەکان توێژینەی خوێندکارانیشی تێدا بووە لە ڕاستیە وەکو خوێندکار نەخێر بەڵام چونکە سروشتی کۆنفرانسی زانستی و ئینتەرناشنال بەو شێوەیە کەواتە هیچ کام لە زانکۆکانی تر بەشداریان نەکردووە لە زانکۆکان وەکو باڵین لە زانکۆکانی سلێمانی بێخۆ لە زانکۆکانی دەروی هەرێمی کوردستان وەکو توێژەر بەس وەکو خوێندکار نەخێر وەکو توێژەر بەڵێ چەندین توێژەرمان لە زانکۆکانی گەرمیان و هەڵەبجە و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی زانکۆی سەلاحەدین دوهۆک زاخۆ مەسەلەن لە زانکۆ جۆرا و جۆرەکان لە ڕاستیە بەشداریمان هەیە لە زانکۆی ئەمریکی بەڵام ویستم ئەوە بڵم ببورن کاتێک کۆنفرانس لیژنەی کتایبەتی هەیە بە کۆکردنەوەی ڕاستپاردە و
با بڵێن ئەنجامی توێژینەوەکان و دوجار کۆی ئەم ڕاستپاردانە داڕژدێتەوە و پێشکەش بە دام و دەستگای تایبەتمەند لە ناو حکوومەتە کرێ بۆ ئیشی لەسەر بکرێەوە ئیشی کۆنفرانس لە ڕاستیە ئەمەنەیە وەکۆڵە هێڵەکان ڕوونەکاتەوە هەنگاوەکان دیارەکەوە ئەوەی کە لە سەر جێبەجێکردن ئەیدۆزێتەوە دایانێت و جێبەجێکردنەکە شێ بکەوێتە لایانی حکومی باشە دکتۆر بینەوە سەر بابەتی ئەو بابەتانی کە لە ناو کۆنفرانسەکە پێشکەشەکرێت پێم خۆشە بۆم ڕوون بکەیتەوە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەرانیش بزانین زیاتر کام لایەنەی گرتوۆتەوە ینی بابەتەکانی نەو کۆنفرانس تایبەتان کردو بە بابەتێک بنمونە بە هوەرە بە سیاسەتە یاخود نەخێت بە کۆی ئەو هەموو ئەو لایەنانەیە کە لە ناو کۆمەلگایە بوونی هەیە ینی تەرکیزەکە زیاتر لەسەر کامیان کراوە لە ڕاستیە هەر لە قسەکردن لە ڕەچەڵک و بنیادی کوردبوون تا ئەوەی کە ئایا زمان و ئەدەب جلوبەرگ با بڵێن و هەروەها لایانی هوەر بڕۆین بۆ مێژوو بە قۆناغە جیاوازەکانیەوە ینی مێژووی کورد ئایا با بڵێن لە سەداکانی کۆن چۆن ئەکرێوەکو بنەمایەکی شوناسی نەتەوەی مامەڵی لەگەڵا بکرێ هەروها مێژووی کورد لە سەدەکانی ناوەڕاست ئێمە چۆن باز لۆ بکەینە وەکۆڵێ ڕەکیزەیەک بنەمایەک بۆ شوناسی کوردی ئەجا لە مێژووی هاوچەرخ لە قۆناغە جیاوازەکانی مێژووی هاوچەرخ ئایا ئێمە ململانە سیاسەکانمان و یاخود پەرەسەرنە سیاسەکانمان چۆن کاریگەری لەسەر شوناسمان هەیە نەکرد ئەوە با بڵێن توێژینەوەی زۆر گرنگمان هەیە لەسەر با بڵێن ناوچە دابڕێنراوەکان و دیمۆگرافیا ئەو ناوچانە دەستکاریکردنی دیمۆگرافیا و پێکاتی قەڵای کەرکووک یەکێکە لە توێژینەوە زۆر دیارەکانی ئەم کۆنفرانسە کە بە تێڕوانینی من زۆر گرنگ و پێویستە لەسەری بوەستین و هەروەها وەکوتم لەلایانی جوگرافی و دانیشتوانی ناوچەکان و شیکردنەوەی جوگرافی بۆ شوناسی کوردی چۆنە لە کۆ قسە لەسەر ماکە لە ڕاستیە وەکوتم ینی بابەتەکان فرە ڕەنگن و هەروەها یەکێکی تر لەو بابەتە گرنگانی کە هەیە با بڵێن باسکردنە لە پرۆسی نەتەوەسازی ئێمە ئیمڕۆ لەم قۆناغەیە چۆن بتوانین نەتەوەسازی بکەین لە کاتێکە ئایا ئێمە بەس باز لە کوردبوون بکەین یا باز لە کوردستانی بووم بکەین بەڕاستی ئەمانە ئەم چەمکانە پێویستیان بە پێناسەکردنەوە هەیە پێویستیان بەوە هەیە کە جارێکی تر ئێمە لە چوارچێوەیەکی ئینسانی مرۆیی و هەروەها زانستیە پێناسیان بکەینەوە دامڕژنەوە بەڵێ باشە دکتۆر لەم تایتڵی کە هەیە باز لەوە دەکرێت کە بۆن لە کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی شوناسی کورد لە نێوان ئاڵانگری و مانەوەدا بێگومان کورد لەوەتێ هەمیشە لە شەڕ و شۆڕ و ئاژا و لەسەر ئەو ناوچە جوگرافیەشی کە بەڕێزدا ئاماژت پیدا هەمیشە لە ململانێدا بووە بەڵام لەگەڵەوەی گۆڕانکاری کە ئێستا لە ناوچەکەدا هەیە کورد توانوێتی بمێنێتەوە ئەمە چۆن هەڵدەسەرگی لە ڕاستیە کورد وەکوونەتەوە کۆمەڵێک بنەمای هەیە کە وای کردووە وەکو بەشێکی زۆر لە نەتەوەکانی ناوچەکە تووشی تیاچوون و توانە و وەکوڵە سڕینەوە نەبێ ئەگەرچی هەوڵی زۆری بۆ درراوە ینی ئەو کارە ساتانەی بەسەر کووردا هێنراوە کەم نین کە هەوڵی سڕینەوەی درراوە بەڵام پارێزگاریکردن لە کولتور و بنیادە کولتوریەکانی خۆی لەلایەکەوە ڕۆڵی گرنگی هەبوو لەوەی کە هەمیشە دەستی بە شوناسی خۆی و بە کوردبوونی خۆیەوە گرتووە مەسەلەن ئەو زۆر جار ئێمە زۆر بە سادایی بینین کە بەداخەوە هەندێک لەگەڵ ڕێزمای هەم لە توێژەران و هەم لە خەڵکانی دیکە کاتێکە بۆ نمونە باز لە دیاردەیەکی وەکو یاخود بۆنەیەکی وەکو نەورۆز دەکرێت لە ڕاستیان نەورۆز ڕاستە لە کۆی گشتی تەنها یەک نەتەوە لەم ناوچەی خاوەنی نییە لە بەرەوەی گەڕێتەوە بۆ قۆناغەکانی پێش دروستبوونی نەتەوە ئەم بۆنەیە بەڵام ئێمەی کورد پێویستەکە نەورۆز وەکو بۆنەیەک وەکو مناسبەیەک وەکو ڕەمزێک لە هەمان کاتە بەکاربێنین بۆ شوناسی خۆمان هەروەکو چۆن نەتەوەکانی ناوچەکە بەکارهێنن بۆیە ئەمە ئەکەوێتە سەر ئێمە کە چۆن مامەڵە لەگەڵ بۆ نمونە بۆنەکانمان ناکەین بابەتێکی تر لەوانی کە زۆر قسەی لەسەر کرا کە دیسان ئەکرێ ئێمە وەکو بنیادێکی شوناس و وەکوڵێ کارتێکەرێکی شوناس بەکاری بێنین و بیکێنە مایەک بەهێزکردنی شوناسی خۆمان بۆ نمونە سەرکردێکی و سەلاحەدینەکە ماوەیە گفتوگۆیەکی زۆری لە ناوەندە ڕۆشنبیری و ئەکادیمیەکانە دروست کردو حتا لە ناوەندە میدیایەکانە بەڵام مەسەلەن ئەمە هەمووی بابەتی گرنگن کە
ئەکرێ زیاتر شوناسی کوردی پێ بەهێز بکەین خاڵێکی تر لەوانی کە بە تێڕوانی من زۆر گرنگە ئەوەیە کە ئێمەی کورد لە ناوچەکەیە هەرگیز بە دیدێکی شۆڤێنیستانەوە بە دیدێکی ڕەگەز پەرستانە مامەڵەمان لەگەڵ نەتەوەکانی دەوروبەری خۆمانە نەکردووە. باشە دکتۆر بەو دیدەی کە باسێکی کە کورد بەو شێوەیە سێری چواردەورەکەی و سێری نەتەوەکانی تری نەکردووە لە دەوری کووردا لەم ناوچەیە چەندین وڵاتی گەورە هەم کە کاریگەریان هەیە نەک لەسەر ئەم منطقەیە و لەسەر ئەم ناوچانە لەسەر جیهانیش کاریگەریان هەیە چۆن کورد بتوانێت ئەو نەتەوە سازی کە باست کرد چۆن بتوانێت ئەوەی کە جێگە و پێگەی خۆی لەناو ئەم هەموو چواردەورەی کە هەمووی دژی گەلی کوردەکە هەمووی چۆنەڵی لە کەمینە بۆ کورد وە کوردیش هێشتا نەیتوانیوە وەکو جەناب چەندجار باسە کرد ئەم نەتەوە سازی خۆی گەورەتر و فراوانتر بکە چۆن بتوانێت لەناو ئەم هەموو ئاڵنگاریانی کە لە ناوچەکەیە هەیە کە بابەتە هەستیارەکە خۆی تەسەوەرەکەم ئەمە بێ ئەمە هیچ لەناو کۆنفرانسەکە گرنگیتان پێیاوە بەدڵنیایی ئێمە ئەو هەنگاوانە دیاریەکەین کە بۆ بەهێزکردنەوەی شوناسی کوردی هەم لە ڕووی تەنانەت قسەمان لە بابەتە پەروەردەیەکانی قۆناغە جیاوازەکانی خوێندنە هەر لە بنەڕەتیەوە تاوە کۆگاتە ئاسیزانکۆ و بۆ نمونە ئەو بابەتە کۆمەڵایەتیانی کە هەن ئەو وردەکاری و دیتەیڵەی کە لە ناو پرۆگرامی پەروەردە کۆمەڵایەتەکانە هەیە بابەتە کۆمەڵایەتەکانە هەیە ئایا ئەمە چەندێک ئەتوانێت خزمەت بە شوناسی کوردی بکات چونکە لە ڕاستیە پەروەردە بابەتێکی زۆر گرنگە بۆ پەروەردەکردنی تاک تاوەکو تۆ چۆن ئینتیمای بۆ دروستەکەی تۆ چۆن پەیوەستگی بۆ دروستەکەی بە نەتەوەکەیەوە بە کۆمەڵگاکەیەوە کە تایە ئەژی لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئێمە تا ڕادەیەکی زۆر لەم بوارەیە کەم تەرخەمین لە جیاتی ئەوەی کە بیر لەوە بکەینەوە تەرخەمەکە بۆی چێگەڕێت ئێستا باسی ئەوە بکەم لە جیاتی ئەوەی ئێمە بیر لەوە بکەینەوە کە با بڵێن بیرکردنەوە یاخود هەستی کوردبوون هەستی ئینتیما بۆ کۆمەڵگا و بۆ نەتەوەکە بۆ مناڵەکانمان دروستکەین لە ڕاستیە ئەوەنەی بۆەوە سەرقالێکین کە ئینتیمای بۆ تاکێک بۆ حیزبێک بۆ لایەنێکی دیاریکراوە هەبێ بیرمان لەوە نییە لە کۆی گشتی باز لە کوردبوون بێەوە ئینتیما بۆ کورد و کوردستانی بوون بێ بەڕاست باش دکتۆر گرنگە یعنی ئەو بابەتە پەروەردەی کە جەنابەت باسێکی کە لە پەروەردەوە ئێمە ڕەنگە نەمانتوانی بێ کە بەو شێوەیە کورد یاخود تاکی کورد پێ بگەێنین کە هەم ببە بە شانازیەک بۆ ڕابردووی و بۆ مێژوەکەی و بۆ شوناسەکەی هەم بۆ ئایندەشی ئەمەش ڕاستیەکەوێتە سەر ناوەندە ئەکادیمیەکان و زانکۆکان و ئەو لانانەی کە پەیوەندیدارن لە کۆنفرانسەکە هیچ باز لە بابەتی پەروەردەیی ئەکەن بۆ لەمە دووە کە بتوانانی تاکی کورد تاکێک بێ کە هەفشوناسی خۆی بزانێ مێژووی نەتەوەکەی خۆی و ئەو سەروەریانی کە هەبەوە ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەوشە ڕۆیان جا دکتۆر ئەمە لایەنێکی تر ژەمێ باسێک لەوە بۆ بکەیت لە ئێستا سەردەمی تەکنەلۆژیا و سەردەمی پێشکەوتنە ڕەنگە ڕخنی ئەوەشتان لێ بکرێت کە بڵێن با کوردیش لەگەڵ ئەم پێشکەوتنانەیە بڕوات و خۆی ببینێتەوە لە ناو جیهانی تەکنەلۆژیا و پێشکەوتنی کە لە جیهانە گلۆبالیزمەکە ئێستا هەیە هیچ پەیوەندێکتان دروست کردووە لە نێوان ئەم تازەگەریە و بێنەوە بۆ شوناسەکەی بگەڕێنەوە بتوانن بەیەکەوە هاوتەری بن بۆ خزمەتی نەتەوە سازیەکی کە باسە کرد بەدڵنیایی خۆی کاتێک هەر باز لە شوناسەکەی بریتە لە دروستکردنی هاوسەنگی لە نێوان بابەتە کولتوری و نەریتیەکان لەگەڵ گۆڕانکاری و پەرسەندنەکان بەڵام ینی هەر شوناسێک جا کوردە هەر نەتەوەیەکی ترە ئەگەر ناتوانێت ئەم تەوازونە دروستکە بەدڵنیایی یا ئەوە تا لە شوناسی کورد باڵین نەتەوەی بوون دوورەکەوێتەوە یانەوە تا ئەبێتە کۆمەلگایەکی داخراو کە ناتوانێت بەڕووی گۆڕانکاری پێشکەوتنەکانە بکرێتەوە باشە بۆیە لەسەر ئەم بنەمایە بەڕاستی ئێمە زۆر ئیش لەسەر ئەوواکەین و بەدڵنیاییشەوە لە چوارچێوەیەکی وەکۆڵە لە تێگەیشتێکی سەردەمیانە هەر خودی دانانی کۆنفرانسەکە لەم قۆناغا پەیوەندی بەوە هەیە کە ئێمە چۆن بتوانین هەم بنیادە کوردبوون و کوردستانی بوونەکانمان بپارێزین و هەم بتوانین لەگەڵ ئەم گۆڕانکاریانی کە ئەمڕۆ ڕوو ئەدەن لە ناوچەکە و لەگەڵ ئەم پەرسەندنە تەکنەلۆژی و زانستی کە ئەمڕۆ هەیە ئێمە چۆن مامەڵە بکەین ئێمامانەوێ کورد بین بۆ سەدەی 21 نەک کورد بین بە حسابی سەدەی 19 و سەدەی 20 بۆیە لە ڕاستیە بابەتەکە ئەمەیە کوردبوون پێویستە لە سەدەی 20 ئێستا کۆی پرسیارەکان ئێستا نەتیجەکەم دەستکەوت کە ئەمیز بە دوا قسەیە بەڵێ جا بۆیە لە ڕاستیە ینی بەم دیدگایەوە بەم ئایدیانەوە ئێمە هاتوونەتە ناو ئەم کۆنفرانسەوە و بابەتەکانمان پێشکەشەکەین و بە دڵنیاییشەوە ئێمە باز لەواکەین کە مەسەلەن تۆ چەندێک گرنگە بۆ نمونە پاراستنی زمان بەڵام پاراستنی زمان
ئەگەر جاران تەنها فێرکردنی مناڵەکان بوو بە زمانی کوردی ئەمڕۆ تۆ پێویستە بیخیتە ناو گۆگڵ ترانسلیشنەوە مەسەلاً بیخیتە ناو داتابیس و سیستمەکانەوە بیکەی بە زمانی یاسا بیکەی بە زمانی فەلسفە بە فکر مەسەلاً ئەمە بۆ زمان ئەمە جگە لەوەی کە تۆ بۆ نمونە مێژوو یاخود بنیادە شوێنەوارەکان ئێمە چۆن بتوانین وای لێ بکەین کە بە دیجیتاڵی بکەین و کەسێک لە ئەمریکا ئەگەر نەشتوانێ سەفەر بکە بۆ کوردستان بتوانێت بە تەواوی لە ڕێگەی با بڵێن ئەم تەکنۆلۆژیا پەرستەوەی ئێستا هەیە بتوانێت بە وردەکاریەوە بەناو ئەو شوێنەوارانی کوردستانە بگەڕێ وەکو چەندین وڵات ئەمەی کردووە بەڕاستی وەکوتم ئێمە پێویستمان بەوە هەیە کە لە ڕاستیە لەگەڵ پاراستنی بنیادە کولتوریەکانی خۆمان بنیادەکانی شوناسی کوردی هاوکات کرانەوەیکی باشمان هەبێ بەڕووی دەرەوە و بتوانین وەکو نەتەوەیەکی ئاشتی خوازی ناوچەکە کە بە درێژایی مێژوو ڕۆڵی لە پەرەپێدان و داهێنان و گەشەپێدانی ئەم ناوچەیە هەبووە جارێکی تر بێنەوە ناو وەکوڵێ شانۆی نێودەوڵەتی و پەرەپێدانی دکتۆر لە سەرەتای پرۆگرامدا خۆ بەڕێزیشدا ئاماژت بەوەیە کە توێژەران هەروەها زانکۆکانی تر کە بەشداری لەم کۆنفرانسەدا دەکەن لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە ناوچەکانی دەوروبەری هەرێمی کوردستان لە باشوور و هەروەها لە وڵاتانی تریشتۆ بەشداری دەکەن. پلانتان نییە کە ئەم کۆنفرانسە بکەن بە گەڕکبوونەوە بۆ ساڵی داهاتوو لە هەڵەبجە بێت لە گەرمیان بێت لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان بێت؟ طبعا هەموو کارێکی پێکەوەی وە کاری هاوبەش لە ڕاستیە با بڵێن بە تێڕوانینی من گرنگێکی زۆرتری هەیە لە کارێک کە تەنها لایەنێک پێ هەڵەسێ. بۆ نمونە ئێمە ئەم کۆنفرانسە تەنها زانکۆی سلێمانی کە لە ناوە دوو کۆلیجی زانستە ڕامێرەکان و کۆلیجی پەروەردەی بنەڕەت لە سەیسایق پێوی هەڵساون بەڵام ڕاستە ئەم دوو کۆلێجە وەکۆڵێ کارەکان ڕێخستۆ بەڵام تەواوی هێزە مرۆییەکانی زانکۆی سلێمانی بەشدارەتیایە توێژەرەکانیان مامۆساکانیان فەرمانبەرەکانیان تەنانەت بەشێک لە خوێندکاران لە ناو کۆنفرانسەکە بۆ ڕێخستن و ئۆرگەنایزی کۆنفرانسەکە بەشدارن و هەموو ئەمانە با بڵێن وەکو هەوڵی زانکۆی سلێمانیە بەڵام خۆگەر بۆ نمونە لە ساڵی ئایندەیە ببێتە کارێکی هاوبەش لەگەڵ زانکۆیەک لە یەکێک لە شارەکانی تری کوردستان لە ڕاستیە کارەکە زۆر گرنگتر و جوانتر و بەدڵنیایی و دەوڵەمەندترە بێ بۆیە پەیوەندی بۆ نییە کە ڕاستێکی دەرگا داخرابێ بەڵام لەوانەیە با بڵێن بیر لەوە نەکرابێتەوە کە پرۆژەکە بە هاوبەشی بکرێ یاخود لەوانەیە سیاسەتی زانکۆکانی جیاواز بێ بەڵام بەدڵنیایی زانکۆی سلێمانی یەکێک لەو لایەنانی کە زۆر ئیشی لەسەر کردووە بە درێژایی مێژووی خۆی چونکە بەر لە تقریبا 9 ساڵ پێش ئێستا جارێک ئێمە پێشتریش کۆنفرانسێکی ترمان لەسەر شوناسەیە و قسەمان لەسەر کردووە بۆیە بە پێی قۆناغەکان لە ڕاستیە زانکۆی سلێمانی هەوڵیاوە خوێندنەوەی تایبەتی خۆی بۆ گۆڕانکاری و پەرسەندنەکانی کۆمەلگای کوردی و ناوچەکە و دنیاشە بێ. دەستگای میدیایی کورساتیش هەمیشە پشتیوان و پاڵپشتی ئەم جۆرە کۆنفرانس و سیمینارانەیە بەڕاستی بۆ هەم بۆ ئەوەی کە مێژووی گەلی کورد ئەو مێژوو پڕ لە سەروەری بتوان بپارێزین و هەم بشتوانرێت لە ڕێگەی میدیاوە بە جیهانیشی بناسیێنەوە بۆیە دەستگای میدیایی کورساس کە سپۆنسەری میدیایی ئەم کۆنفرانسێ بارکی خۆی زانێت کە بتوانێت لەو ڕێگەیەوە خزمەت بە هەم کۆنفرانسەکە و هەمیش بە هاوڵات ڕاستە ینی حضورێکی بەردەوامی بە تایبەتی لەو چالاکیانە هەیە کە زانکۆی سلێمانیانکە من شایەتی ئەوەی بۆ دەم و هەمیشە هیوای سەرکەوتنیان بۆ زۆر سپاس دکتۆر. سپاس بۆ تۆ دکتۆر. سپاس بۆ دکتۆر هیوا عەزیز بڕیاردەری لیژنەی ئامادەکاری کۆنفرانس کە لە ئەستۆدیۆ لەگەڵمان بوو.